قۆڵ بەسکران. دوێنێ نەجلای هەڵدرم هاوسەرۆکی شارەوانی شارۆچکەی شەمرەخی سەر بە شاری مێردین بە بیانوی ئەوەی فەرمانی دەستگیرکردنی هەیە دەستگیر کراوە. ئاژانسی دیهەبەر ڕایگەاندووە دوای گرتنی ناوبرا و گواستراوەتەوە بۆ بەڕێوەبەراتی ئەمنیەتی چەنەقەڵە. دەستگیرکردنی نەجلای هەڵدرم لە کاتێکدایە کە لە 4 تەمموزی 2016دا ناوبرا و لایەن هێزە ئەمنیەکانی تورکیاوە لە کارەکەی دوورخرایە و کەسێکی خۆسەپێنیان لە شوێنی ئەودانا. هەروەها زانراکە ماڵپەری ڕۆژەوی مێدیاژ داخراوە. شەوی ڕابردش لە ئیستانبول پۆلیسی تورک هێرشی کردوتە سەر هاوڵاتیان و ئۆتۆمبیلێکی گولەباران کردووە. بە پێی زانیاریەکان 6 کەس لە ئۆتۆمبیلەکە بریندار بوون و برینی یەکێک لەو کەسانە سەختە. بینەران هێژا دەچینە باکووری کوردستان لەگەڵ بەڕێز عومەر ئۆنەن ئەندای مەجلیسی هەدەپە قساکەین. بەڕێز ئۆنەن دەمباش لە باکووری کوردستان ئەم دبینین هەرڕۆ قڕکردنی سیاسی بەرفرەتر دەبێ گرتن و بنچاوکردن زیاتر دەبێ ئانداوی وەکیمە لە راپۆرتی خۆدا گوت. بەڕێز نەجلای هەڵدرم هاوشارداری شارۆکەی شەمرەخی مێردینژین بنچاوکردنە ڕەوش نەها چەوایە. سلام ڕێزی شووە تەمی سەڵانە ڕادشینم بەتایبەت ئیرۆ ڕۆژە زمانی کوردیە ئەم لە هەمی گەلێک کورد ڕۆژە زمانی کوردی پیرۆز بکەن نها وەک وێژی ئانی زمان کە دەنەکە درێژ پڕکردنێک سیاسی لەسەر کووردا هەیە هەم دەستپێکێکی لەوە ئانی زمان شارەدارە شەرمەخ بڕێز نەجلا یلدرمژی کە ئیرۆ کەتە بنچاو لێ بەری وێژی gelek şaredارê me wek qayûm ku navlê dikin him evîna gel a ku gelê Kurd diyar kiribûn ew xistibûn û şaredarî ku gelê Kurd ew bi hilbijartinê dabûn tune ew jî şatibû xistin niha mirov kan wisa binav bike bi taybet jî niha destirî jî ku li hember destkeftiyê Kurda heye بتایبەت جی ئێکو سیاست ددن نشاندن پێشنکی دکن نها وەکو زانن هەسەرۆکی me برێز سەلاحدین دەمیرتاش فیگەن یوکسەک تاغ و gelek parlamenterî me ku gel hilbijartî ku niha ana zindanê de dibin çavdeye gelek endamê me dibin çavdeye niha em siyasetek wisa li Bakurê Kurdistanê didin neşandin bi taybet jî pêşiya siyaseta demokratîk و مافی گلان مافی بتایبەت مافی گلی کرد و هەمی گلی کنها لترکیه دیجی با آزاد مخابات نشاندن نها لگوراوی بنچاوکردن که یم شرمزار که بتایبەت جی بگرتن بنچاوکردن آویتن زندان ده پسکریک نه چاره سر کردن سیاست نه نشاندن و کنجی زانن نها زندان که لترکیه به 10,000 حوالی ما یکی سیاستان نشاندن تیده دکن نها ام دوی روشاهی به طیبه جی بیچارتیات کتی نشاندن نها قیدانی کلها لروشلات ناوین به طیبه لترکیت نشاندن بگرتن بنچاوکرن چارسر ناله بیوسته که سیاست کری دموکراتیک مافهری آزاد تو که مروف پارتی حزبی که کانه به سیاست تاقه بدن نشاندن او روش به آوا کرن نه مروف کانه لوی چرچوه بنفینه بەڕێز عومەر خێنجی بنچاوکردن ئەوی کو ئەم دزانین وەکی لە نوچێدا دبینین یعنی ئەوی دێن بنچاوکردن وە دکەن حەبسێ لێ گەلک کەسێ دنجی هەنا لە کار داوێژن وەکی مامۆستایە یانژی مەمورە یانژی کارمەندیان شارەداریە وان ئاوێتنانە چقاس تەسیر کردیە سەر ڕەوشی ڕێڤەبرن و بەتایبەت ڕەوشی جڤاک بەگشتی نها بتایبەت دەستێکێ de وەکو زەمی هەر demek hilbijartin li Tirkiyeyê meşandin piştî wê em bêjin girtinê siyasî xebat didin neşandan 2009 de hilbijartinê keremî wekû hat zanin gelê Kurd em bêjin destkeftiyê kerî mezinda bi 10,000 mirov hevalê me xebatkarê me hat girtin 2011 jî wisa bû
ها از دما 2015 و امری هری داوید رفراندوم لترکی هات مش روش دن پیشامه نه روشک آورته که تهی نه وقت سیاست مدافعینه وقت جیان زمان همی کارکر شهرداریا امریکن ماموسه بجیشک اید زمینده هاده بتایبت نه امریکن پرورده شاگرتا ارجی هیه نه دنابینا جواکی جیده بتایبت لهمبر و آلوزینی تیمشاندن لهمبر و گرتنا نرازیبی مزن هیه پیشنگیه که هری مزن هیه و کل زمین ها جبونا کار خواه بخوازه کشکای راحتن آویتن کتن گروا برچبونی بتایمت ام بیشن کدور جو از بشتن درباسی کار فرزن بروجان گروا برچبونی فکرن نرازی بونی هری کورد لهمبر و فراستا که ترکیه بتایبت لسر گرتنا کرنن اوشکار آوی کرنن هیه لی راستی جمرو بنیرن که از قیران که نابینا تیمشاندن همیش بالك نو واكرن درجوندي خو در دورا خو که حکومت هیهم در رفراندوم یجید مرو ودینه وک یک نیرین یک زمان یک سیاست لوی چرچوه نیرین و هری مرو جلنره دخوازن که ام بیشن که هلا آبوری جیده ام بیشن جواک بانطور بته بتایبت هلا که بیشن که هناك كثير كهلا أولادكاري ده دخن كار لكن أمرولر نرن كهلا تندرسي ده هلا زانينجه ده بيجن شكار كأبيتن أو لجورا زينيتك لجوسا لجورا خا تكرن ناسيجي أنا قبول كرن أم فاجي شمونا تكجي راسيجي أم شاشتبيني بله از خوازم پرسێکی دم بکەم بە کورتاسی بکارم بەرسیێ مە بدەن لەسەر ڕەوشی مێدیا لەهاوە کەم دەبینین تورکیا یا ڕاستتر بێژین حکوومەت و دەوڵەتی ئاکەپا لە دەروی سنووریە باکووری کوردستان و تورکیاش دەستوەردان یانژیم هەوڵی ئەم بێژین بێدەنگکردنی مێدیایە کوردی ددا ئەمە دید لە شنگال رادیۆی شنگال بردومان کرد لە ڕۆژاوی کوردستان رادیۆی عەفرین وانە بردومان کرد نەها لە ئەوروپا هەوڵدانی وی هەیە و چەند تەلەڤیزیۆنی مێدیایە کوردی قەپات بکە و لە باکووری کوردستانیش خۆ هەموو مێدیایە کوردی گرتنە ئەمە و گەلێکشی کردنە بنچاوان ڕەوشی مێدیایە کوردی نەها لە چه ئاستێکدایە لە باکووری کوردستان و تورکیا نها وكما اني زمان كو لديجي زمان خو ولبرغا كنت تشتكيدن نها قبول ناكه جبريجي تايبجي لسر زماني كردي مروكان بيجا لسر امبريشن شابلنيا كردي بيجا نها جام روزنامه كردي نها هات بتالكرن هات گرتن به تایبت تلویزیونی که لسر زمان کردی و چند دکر به تایبت می‌دانم دستبکیده وقت زاروک تیوی جوانا زاروکا امری و چند دکر جین گرتن داوی امریشن شفاس امسا نرازی بون هبو داوی هاته بکرن نه ایرو جی بیره مرو بیجه روژا زمان کردیه پیروز کرن لحنی قادال نهیه روژا و مدیا جی ایرو امریشن سیتاوی جی ایریشی هات کردن جونا امریکن و شان خو ندن نشاندن نه اکتر براستی تو امریکن حکومت دولت جوخی شروع پیشی نای وکل پیشی تیک لازمه این زیاده دموکراتیک آزاد فایده جی چاپمنی دویسته که آزاد و شان خو بدن نشاندن ایریش کنها لهمبر چاپمنیا کردی و چاپمنی دن تکرن خوف ترس به تایبت جیوان خنا بینا هری خوفه که هری دجوار منو سال نابکه چاپمنی لازم آزاد به و همی امریشن بویری که تی نشاندن به آزاد جی چاپمنیش جوا کرده بده اشکره کن گەلک سپاس بە ڕێز عومەرۆنەن ئەندامی مەجلیسی هەدەپە لە باکووری کوردستان مەمڕاوی سپاس بە تەفلی بنەوە سلااو ڕێز باڵێ بینەرانی ژا ئەوەی کە گوێمان لێبوو و بیستمان لە باکووری کوردستانەوە دۆخ بەو شێوەیە بوو کە بەڕێز عومەر ئۆنەنیش پەنجەی خستە سەر یەک بەیەکی خاڵەکان لە ڕۆژاوی کوردستان بزانین چی دەگوزارێ ڕۆژاوای کوردستان و هەڵبەت باکووری سووریا
ئۆپەراسیۆنی ڕقاب بەرفراوانتر دەبێت و دوای ئەوەی تەبقا بە تاوی ئازاد کرا بازەوەی کرێت تەنها 4 کیلۆمەترێک ماوە کە شەروانان بگەنە ناو ڕقا. ئەم ئۆپەراسیۆنە بەرداوامە، بەڵام لە پاڵەوە دەستوەردانی تورکیاش یا هێرشەکانی تورکیاش چڕ دەبێتەوە، واتە چەندێک وەک ڕۆژاوە خۆیان دەڵێن وەک قەسەداڵێ هێزەکانی سوێ دیموکراتی چەندێک کە دەوروبەری داعش تەنگ بکرێتەوە داعش با بڵێن بەرەو لە ناوچوو بچێت ئەوەنە زیاتر تورکیا هێرشە کاتە سەر ڕۆژاوە و باکوور و سووریا هەڵبەتەوان وای لێک دەدەنەوە ئەمە بۆ ئەوەیە کە تورکیا نەفەس با بە داعش لە ناو نەچێت. با بزانین لە ڕۆژاوا چی دەگوزێرێەوە لەوێ لە کانتۆنی ئەفرین کە زۆرترین دەستوەردانی تورکیا هێرشی لەسرە لێدوانی چاپەمەنی دراوە. لا لێدوانێکدا دژ بە دەستوەردان و دەستدرێژەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان یەکێتی کاروباری ئاینی کانتۆنی ئافرین لە مزگەوتی ئەبوبەکری سەدیق لە شاری ئافرین لێدوانێکی چاپەمەنیاندا. لێدوانەکە لەلایەن شێخ حاجی ئەحمەد محەممەد وەری خوێنرایەوە و تایدا هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا شەرمەزار کراو، ڕانگەیان کە ئەو هێرشە دەکرێتە سەر هەموو نرخەکانی مرۆڤایەتی. لە لێدوانەکەدا هاتووە گەلەکەمان ڕۆژانە ڕوبەڕووی هێرشی نامرۆڤانی حکوومەتەکەی ئاکەپە دەبێتەوە، گوندەکان تۆباران دەکرێن، لەگەڵەوەشدا سیاسەتمەدارانی کورد لەلایەن ئاکەپەوە دەستگیر دەکرێن و دەخرێنە زیندانەوە. هەوڵ دەدەن ئەو دەنگە ئازادانەی ڕاستیەکان دەڵێن کپیان بکەن و پیان وایە بۆ هێرشانە تاوانەکانیان دەشارنەوە. ڕاشیان گەیاندووە کە هێرشەکانی تورکیا دوای سەرکەوتنەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک بەتایبەت لە تەبقا بۆ سەر ڕۆژاوای کوردستان زیادی کردووە. ئەوەش ڕاستی تورکیا ئاشکرا کردووە. تورکیا پێی وایە بەو هێرشانەی دەتوانێت ئالۆزی لە نێوان پێکاتەکانی ڕۆژاوای کوردستاندا دروست بکە. لە کۆتایی لێدوانەکەی با بڵێن دەستەی کاروباری یەکێتی کاروباری ئاینی کانتۆنی ئەفریندا هاتووە داوا لە هەموو دەستگاکانی مافی مرۆڤ یاساکان و ئیسلامیەکانەکەین کە لە بەرامبەر دەستدرێژی تورکیا بێدەنگ نەبن و ئەرکی خۆیان جێبەجێ بکەن. من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. المنظمات الإنسانية والحقوقية والإسلامية لتتحرك لە ڕۆژاوای کوردستانەوە ئەمیر ئەحمەدی ڕۆژنامەوانمان لەگەڵایە زیاتر لەو وەرەگرین چ زانیاریەکەیە ئەمیر ئەحمەدی ئەم کاتت باش ئەمانەوێت ئێمە هەندێک بارودۆخی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا زیاتر لە ئێوە ببیستین فەرموون. سلام بۆ تۆش و بۆ بینەرانیش ئەڤەڵ سەلاح. لە ڕۆژاوای کوردستانە هەرەکو دەزانرێت داوا قۆناغی چوارەمی ئۆپراسیۆنی تووڕەیی فورات کە لە باکووری ڕقاوە لە سیانزەی ئەم مانگەدا لە پاش سیانزە ڕۆژ ڕاوەستانەوە چەند جارێکی دیکە دەستی پێکردەوە بەردەوامی هەیەەوە شەروانان لە باکووری ڕقا تەنگیان بە چەتەکانی داعش هەڵچنیوەوە بەردەوام لە پێشڕەویدا ئێستاکە گەیشتنی دەستێک کیلومتری ناو شاری ڕقاوەوە شەروانان بەردەوام لە پێشڕەویدانەوە بۆ شێوازە کە دەڕوات لە چەند ڕۆژی داهاتوودا شەروانان بگەێنە ناو شاری ڕقا و شەڕ ئیدی لە ناو شاری ڕقاوە لە ناو پایتەختی خلافەتەکەی ئەوکو شەروانان بۆ خۆیان ناوی لێ دەکەن خلافەتەکەی ئەردۆغانەوە ئیدی شەڕ لەوێدا دەست پێ بکات لە نێوان شەروانانی هێزەکانی سووریای دیموکراتی و قەسەدەدا چەتەکانی داعشدا. ئەمە هاوکات لەگەڵ ئەو هێرشانەی کە ئەو پێشڕۆیانەی کە شەروانان دەکەنە سەر چەتەکانی داعش و هەرێمەکان پاک دەکەنەوە تورکیاش بەردەوام هێرش دەکاتە سەر ڕۆژاوای کوردستان هەروەکو خۆشان ئامۆژتان پێکرد لە لێدوانەکەی قەسەدەشدا بەردەوام ئاماژە بەو خاڵانە دەکرێت و تیژ دەخرێنە سەر ئەو خاڵانەی کە بە تەنگە تاوتربوونی چەتەکانی داعش تورکیا بەردەوام هێرشەکانی خۆی چڕتر دەکاتەوە سەر ڕۆژاوای کوردستان ئەمەش بە واتایەتێت بەڕاستی کە تورکیا نایەوێت بە هیچ شێوازێک داعش لاواز ببێت ئەگەر لە مووسڵدا بینیمان بە لە ناوچوونی داعش ڕۆژ بە ڕۆژ لە مووسڵدا چۆن هێزی خۆی هێزی سەربازی خۆی دەیەوێت ساز شنگالداگرێت بە هەمان شێوەز لەسەر ڕۆژاوای کوردستان بەتایبەت لە هەرێمەکانی شەهبادا بەردەوام تورکیا لە هەوڵی داگیرکردنی ئەو هەرێمانەدایە ئەوەی ئیستا تورکیا خسوێتی ناو پلان و پرۆژەی خۆیەوە لە دوای ئەوەی کە لە 24 تەباغ واتە 24 هەشتی 2016دا شاری جرابلس لەلایەن سوپای داگیرکەری تورکیاوە داگیر کرا هەرێمەکانی شەهبا شاری عەزاز جرابلس و هەرە دواییش باب کە لەلایەن داعشەوە ڕادەستی کرا ئیستا لەو هەرێمانەش تورکیا بۆ پاراستنی ئەو چەتانەی خۆی کە لە ئیدلبدا ماوەن دەیەوێت کاناڵ یا کۆلیدۆرێک بکاتەوە کە لە شەهباوە بگات بە ئەفرین لە شەهباوە بگاتە ئیدلب واتە خاکی کانتۆنی ئەفرین داگیر بکات و لەوێ خۆ کاناڵێک بکاتەوە ڕێڕەوێک بکاتەوە بۆ خۆ گەیاندنی بە ئیدلێ بەو شێوازە سیاست و پلانێکی نوێی واخستووەتە
ئەمەریە تەوەخزێتە ئاراوە کە دەیەوێت ئەو هەرێمانە داگیر بکە بەڵام ئەوەی لێرەدا جێگەی سەرنجە بەڕاستی هەڵوێستی دەوڵەتانی هەرێمی یان بڵێن هەڵوێستی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش شەڕی دژی داعش کە بە هیچ شێوازی لەگەڵ ئەو سیاسەتانەی تورکیا نین ئەوەش لە بیرمان نەچێت لە کاتێکدا هێرشێکی بەرفراوانی بۆ سەر منبج و خۆبەڕێبەری منبج دەست پێ کرد ئەمریکا هێزەکانی هاوپەیمانان هێزی خۆیان بەر ئیسا سنووری منبج و باکووری کوردستان لەلایەن هێزەکانی ئەمریکا و رووسیاوە دەپارێزرێن واتە ئەو هێزانە یا ئەو بازنە سەرکیانەی کە لە سووریەدا ئیسا لە ناو شەڕ و ململانەیەکی ڕاستەوخۆدانە بۆ خۆیان هیچ لەگەڵ ئەو سیاسەتانەی تورکێدا نین و تەنانەت دژیشی ڕادەوەسن بە هەمان شێوازیش لە ئەفریندا رووسیا هێزی خۆی لەسەر سنوورەکان جێگیر کردەوە بۆ ئەوەی ڕێگە بە پێشڕەوی تورکیا یا بڵێن داگیرکردنی تورکیا لەو هەرێمانەدا نەدا چونکە لە ئەگەری هەر جۆرە هێرشکردن بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک بۆ سەر ڕۆژاوای کوردستان و شەربانان لە ڕۆژاوادا بە واتای بەهێزترکردن و نەفەسێکی تازەگرتنەوە بۆ چەتەکان و بۆ تیرۆریستان تێی لە هەرێمەکەدا هەر بۆیە پرسیارێک دێتە ئالێرا پرسیارێ هەیە یعنی ئێستا لەگەڵ ئەوەشدا کە باسیەوت کرد ئەو هێزانە بڵێن هێزی نێونەتەوەی لەسەر سنوورەکان هەیە بەڵام بە پێ و لە دوانی کە ئێمە بەدەستمان گەیەوە با بڵێن کە یەکێتی زانایانی ئاینی یا با بڵێن کاروباری ئاین کانتۆنی ئەفرین داویانە و لە هەواڵەکان ژەبینین جارجار تا ئێساش تۆپبارانی ئەو ناوچانە کرێ و فڕۆکەی بە فڕۆکەوانی تووشیا بەسەر ئەو ناوچانە ئەسوڕێنەوە یان مەبەستم ئەوەیە ئەو هێزانەی سەر ئەو سنوورە چەندێک جددین لەوەی کە ڕێبگرن لە دەست وەردانی زیاتری تورکیا هێرش و پەلامارەکان هەڵسەلا وانیەک و بەڕێگەی هێزی زەمینیە وەرە هێرش بکات و بێتەکە ناوخواگەل لەوێدا ئەرمانجی تورکیا ئێستاگە لەو هەرێمانەدا دەیەوێت چی بکات ئەوێت دیموگرافیا یا هاوڵاتیان یا ئەو هەرێمانە بگۆڕێت چۆڵیان بکات بردمانی گوند و ئەو جێگانێکی خەڵکانی مەدەنی لێدا ژیان دەکەن گوندەکان تۆپباران دەکات بردمانی خەڵکی دەکات بە تەیارە ئەو هەرێمانە بردمان دەکات لەبەر چ تەنها زەرر و زیان بە خەڵکی مەدەنی بگەێنەوە خەڵک لەو هەرێمانە بە زۆرە ملەی کۆچ پێ بکات ئەرمانجی تورکیا لەوانەیە بەڵام ئەوەی کە هەتاکو ئێستا لە پاشەوەی گەڵ هێزانێکەوە باز کرد ئەمریکا و رووسیا هێزی خۆیان لە سنوورەکاندا جێگیر کرد و دیسانیش دوای ئەوەی کە شەروانان لە نێوان سەرەکانی و دەربەسیە و عامودەدا بەڕاستی گورزێکی زۆر زۆر گرانیان لە چەتەکانی داعش لە چەتەکانی تورکیادا و لە سوپای تورکیادا لێرەوە کە لە قامشلۆ دەچوویت بۆ عامودێ یا بۆ سەرەکانی تانگی خۆیان هێنابوو ئەوەتە جادەی نێوان سەرەکانی و عامودێ لەبەر ئەو سنوورە دەستکردە یا ئەو تێلانەی کە دەوڵەتی تورکیا دایناوە لە تەنیستەوە لە یەکمتری تێلەکانەوە تێدەپەڕیت تانگی هێنام و تایبەت بۆ مەبەستی هەڕەشەکردن و بۆ تهدیدکردن لەسەر ڕۆژاوای کوردستان تانگ و درێپۆشی خۆی هێنابوو ڕێک لەسەر جادەکە داینابوو بۆ هەڕەشەکردن پاشەوەی ئەو شەڕە دەستی پێکە شەروانان بەتایبەت بۆ چەکە پێشکەوتوانەی کە ئیستا لە دەستی شەرواناندا هەیە گۆرجێکی زۆر گرانیان لە تورکیادا هەموو تانک و دەبابە و ئەو زرێپۆشانەی کە لەسەر سنوورە بەجیانی کردبوو هەمویان تەقاندەوە لە ناویان بردن دوای ئەوە ئایستا لەسەر سنووردا تورکیا بەتایبەت لە کانتۆنی جەزیرە و کۆبانیدا هێزەکانی خۆی زۆر بە دووادا کێشان زۆر کەمیانی کردو ئەژمارەکە چونکە بەڕاستی شەروانان زۆریان لیان کوشتن لەو چەند ڕۆژێک دایانویست هێرشکن وەرن خاکی ڕۆژاوە کانتۆنی کۆبانی جەزیرە داگیر بکەن ئەوە شەروانان وەڵامی پیویستیاندایە و ئیدی لە پاش قەرەجاغ و هەروەکو فەرمانداری یەکێک ڕایگەیاند ڕۆژاوای کوردستان و شەروانان کەوتنە قۆناغێکی دیکەوە ئەو قۆناغای بۆ واتایەتێت کە ئیدی هەر جۆرە هێرشێک لەلایەن تورکیاوە بکرێت ئەوە بێوەڵام ناهێدرێتەوە و وەڵامێکی تون دەدرێتەوە هەروەکو پرسیار بکەم بە پێ ئەو زانیاریانەی کە هەیە لە دوێنێوە تا ئەمڕۆ لە ئەو با بڵێن ئەو گروپە چەتانەی کە لە ناوچەی قابوون گیریان خوارد بوو لە با بڵێن گەمارۆ درابوون لەلایەن سوپای سووریەوە بە پێی ڕێکەوتنێک نزیکی 2000 لەو چەکدار و ئایلەکانیان بە پێی ئیتفاقێک دەرکراون لێ با بڵێن گواستراونەتەوە لەوێ هەڵبەت ئیتفاقە لە نێوان حکوومەتی سووریا و تورکیا ئەوانە کراوە بەڵام ئەو پرسیارەکەی من لێرە ینی خاڵی سەرنجڕاکێشەوە بەشێکی زۆری ئەوانەی کە لە ناوچەی قابوون ئەوانەوە هەڵبەت مەبەستم لە لای دیمەشقەوە کشێنراونەتەوە براونەتە جەرابلوس کە وەکو لەلایەن تورکیاوە با بڵێن جەرابلوس لەلایەن تورکیا و چەتەکانیەوە داگیر کراوە
ئێوە پێتان وایە ینی ئەو هەواڵانە لێوە چۆن شرۆڤە ئەکرێت کە ئایا ئەم چەتانە ئەبرێنە جەرابلوس تورکیا بە چه ئامانجێ ئەیان بە هەڵبەت بەشێکی بۆ ئیدلیب بەشێکی بۆ جەرابلوسا ئەوێت تورکیا چی پلانێکی هەیە بۆ چەتانەی جێبەجێ بکە؟ هەروەک ئاماژەم پێ کرد ئەو چەتانەی کە ئیستاکەش هێناگیانی لە هەرێمەکانی شەهبا بە جێگیانی کردووە لە نێوان جرابلۆز هەتا عەزازەوە لە بابەوە هەموویان ئەو چەتانە بوون کە لە حەلەبدا لە ئیدلیبدا لە دمشقا ئەوە 6 ساڵ لە هەمە ڕژیمدا شەڕێکیان دەکرد بەڵام لە دوایی دەرکەوت کە بە چەند بیرەنەوەت فرۆت ینی بە چەند دولار فرۆت ینی بە ڕژیم ئەو گەڕەکانی کە 6 ساڵتدا شەڕیان کە دوایی دوودەستی ڕادستی ڕژیمیان کردن. ئەوانەی کە دەهێنرێن بۆ هەرێمەکانی شەهبا بۆ باکووری سووریا بە تایبەت هەمویان تورکمەنن. تورکیا تەنانەت لە تورکمەنی تلعەفەر و مووسڵەوە خێزانی تورکمەنی هێناوە لە هەرێمەکانی شەهبادا لە ئەو جێگانەی کە گوندی کوردانن ئەو جێگانەی کە عەرەب تێدا دەژین هەمویانی لێ چۆکێت دەقیقەن بە هەمان شێواز دەیەوێت قەون و خەیاڵەکانی سەردەمی عوسمانی زیندوو بکاتەوە لە باکووری سووریادا ئەو هەرێمانە هەمووی بکاتە تورکمەن لە پێکاتەی عەرەب و کورد سەرێتەوە. زیاتر لە 25 گوندی کوردان لە هەرێمەکانی شەهبا بە تەواوەتی خاپۆر بکراون لەلایەن تورکیاوە. ئەوە ئەم سیاسەتە هەر هەمان سیاسەتی تعریب و ئەو سیاستانەیە لە ڕابردوودا ڕژیمی بەعسی سووریا بەسەر کوردان و پێکاتەکانی داێنن بە هەمان شێوەزی سەر تورکیا لەو هەرێماندا بەسەر پێکاتەکانی باکووری سووریا و لە هەرێمەکانی شەهبادا دەهێنێت. ئەوانەی تریجی کە لە ئیدلیبدا جێگیر دەکرن ئەوانەی ترن کە جگە لە تورکمەنەکانن عەرەبن لە ناویاندا عەرەبی سنەنە پێکاتێلی جیاوازن بەڵام هەموو ئەوانەی دێنێت لە باکووری سووریا داویست بە ئارمانجی شێواندنی دیموگرافی هەرێمەکە هەمویان تورکمەنە. لەلایەکی تریش ئەمەیە ئاماژە بۆ خاڵش بکەمەوە سەلاحەکەت کاتما بێ تایبەت پێشڕەویەکانی ڕژیم لەم چەند ڕۆژەی دواییدا پاشەوەی کە شەربەندان توانیان شاری تەبقا بگرن و ڕزگارێکن لەژێر دەستی داعش ئێستا ڕژیم دەستی بە پێشڕەویدا کردووە و دەیەوێت هەرێمەکانی ڕۆژ هەڵاتی حەلەب بەر بە تەبقا نزیکبوونەوە لە پارێزگای ڕقا لە پێشڕەویدای ئەمەش لە چوارچێوەی هەمان پلانی دروستکردنی هلالی شیعی ئێراندایەواتە ئەگەر لەناو نەخشەدا سیر بکرێت ئەو هێلالەی کە ئێران ئێستاکە لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە لەژێر دەستی داعش لەلایەن هەشتی شعبی و تلعەفەر و ئەو هەرێمانەوە دەیەوێت هێلالێکی شیعە دروست بکات کە لە دێرە زۆرەوە تێپەڕێت هەستا دەگاتە دمشق. بەم شێوازە ئێران پرۆژێکی وای دەست پێ کردووە و لە پلانیدایە هەلا ئەوە چەند ساڵە لە پلانیدایە بەڵام ئێستاکە لە ڕۆژهەڵاتی حەلەبەوە ڕژیمە هێزەکانی سەر بە ئەسەد کە هەمویان پاسپاری ئێران و حەزبوڵای لوبنان و لە پێشڕەوی دانە دەیانەوێت ئەو هێلالە بگەێنە ئەوی خۆیان. ئەمریکا لێرەدا بەڕاستی بێ هەڵوێز نامێن. ئەمریکا وەکو ئێستا هێزێکی سەرەکەی لە باکووری سووریادا دیسان لە بازنەی سووریادا کاردانەوەی دەبێت لە هەمبەر ئەم هەڵوێستەداوای دیارە ئێران ئەمریکا ئێستا دەیەوێت پێشی لە ئەو هێلالەی ئێران بگرێت کە دەیەوێت نێوانی مووسڵ هەتاکەی دمشق بگەێنێتەوە بەیەکەوە. ئەمەوێت شتێکی دن بپرسم با پرسی دواییمان بێ ئەم پرسا سەبارەت بە خۆبەڕێوەبەری لە ڕۆژاوای کوردستان باز لە تەوبوونی یا با بڵێن بەرفراوانبوونی سیستەمی خۆبەڕێوەبەری گەل لە ڕۆژاوی کوردستان هێڵبەت دوێنێ بازەوە کرا کە لە دادگای گەل کەسێک بە تۆمەتی بە تاوانی کوشتنی یەکێک لە دادگای گەلا سزای با بڵێن موعەبەت هەتاتای بەسەرە سەپێنراوە و لە عینە کاتدا مەسلەی ئابووری پێشکەوتنی کشت و کاڵیش زۆر بازەکرێت لەوێ کە ئێستا بەرهەمەکان ئەدوورێنەوە و لەگەڵ ئەو گەمارەوەش کە لەسەر ڕۆژاوا هەیە زیاد لە پێویستی خەڵکیش هەیە و بۆ شارەکانی دیکە بەڕێکرێت لە لایەنی خۆبەڕێوەبەریەوە چی هەیە ئێستا؟ ڕۆژاوای کوردستان سیستمی خەڵکە سیستمی گەلە لە ڕۆژاوای کوردستانە نەتەنها حیزب نەتەنها پارتی نەتەنها لایەنێک دەسەڵاتدار نییە بە پێچەوانە ئەو شتێکی ئێستا ئەمڕۆ لە باشووری کوردستاندا دەبینێت. لە باشووری کوردستانە پەرلەمان داخراوە لە باشووری کوردستانە حیزب و بنەماڵە حاکمیت بەسەر خەڵکە بەڵام لە ڕۆژاوای کوردستاندا ئەو ئەزمونەی بەڕاستی لە ڕۆژاوای کوردستاندا هەیە لە ئەو هەڵانەی کە لە مێژووی شۆڕەشەکانی کووردا کراون لێرەدا کەوتیان لێ وەرگیرا و سوودیان وەرگراوەی دە هەوڵدراوە ئەو هەڵانە نەکرێنەوە. بۆ نمونە ئەوەی لە ڕۆژاوادا هەیە حکوومەتی خەڵکە خەڵک لە ناو مەجلسەکاندا لە ناو دادگاکاندا دادگا خەڵک بڕیاری لەسەر دەدا. دادگا لێرەدا ناوەندێک نییە شخصێک نییە بڵێ ئەوە سەرۆکی دادگایە ئەو بڵێ چی وایە
لێرە دادگای گەل هەیە گەل بۆ خۆیان لەناو هەموو گەڕێکێکدا بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستاندا کۆمین هەیە کە لە هەر کۆمینێکدا لێژنەی ئاشتی و تەبایی یا سەڵح و ئاشتی پێدەڵێن لێرەدا هەیە کە هەموو گیر و گرفتەکانی ناو کۆمینەکان ئەوان چارەسەرین ئەگەر دۆسێکیان زۆر گران بێت نەتوانن چارەسەری بکەن دەیدەنە دادگای گەل. دادگای گەل واتە دیوانی عەدالەت لە ڕۆژاوای کوردستان. لەو دادگایەدا لە هەموو نوێنەری مەجلس و کۆمینەکان لە ڕۆژاوادا تێدا جێگا دەگرن و تێدا بریار دەگرن بە گوێرەی پەیوانی دیموکراتیک. لێرەدا ئەوەی گرینگە ئەو یاسا و ئەو زاگۆنەیە کە لە ڕۆژاوای کوردستانە دەرچووە پەیوانێکی دیموکراتیکە هەموو مافی ڕەگەزەکان هەموو مافی باوەڕی و پێکهاتەکان و تێداژی جێ دەگرن. بۆ نمونە لەناو دادگای گەلدا عەرەب هەیە، تورکمەن هەیە، ئاسوور هەیە، هەمووچیان خاوەن بریارن بە گوێرەی پەیوانی دیموکراتیک زۆر باشە بە کورتی لەلایەنی ئابووریەوە ئێستا دۆخی ڕۆژاوا لەگەڵ ئەو گەماروات چی ئەگە بە کورتی پێمان بڵێن. ئەوە سەلاح لە ڕۆژاوای کوردستانە 2011 هەتاکو ئێستا شۆڕش کراوە لە ئەو 6 ساڵەدا بە تونترین شێوازە لەلایەن پارتی دیموکرات و ئاغاکانیانەوە دەوڵەتی تورک گەمارویەکی زۆر تند و تۆڵ لەسەر ڕۆژاوای کوردستان هەیە. تەنانەت دەرمان ناگات بە ڕۆژاوای کوردستان، دەرمانێک بۆ نەخۆش بۆ بریندار بۆ ئاوارانەی هاتوونی ڕۆژاوانەیان بگات. ئەوەی لە ڕۆژاوای کوردستاندا توانیوێتی ئەو شۆڕەشە لەسەر پیان بگرێت بەڕاستی ئیرادەی خەڵک ئەو شێوازە بەڕێوەبەریەیە کە لەناو خەڵکدا لەناو گەلدا ئیستا دەست بە بەرهەمهێنانێکاوە بۆ ئەوەی کە ڕۆژاوای کوردستان بۆ نموناگە لە سلێمانیدا ڕۆژە ماست و دوو لە ئێرانەوەی ئەو بەیانیە لە سۆحانەنیە لە سلێمانیا، بەڵام لە ڕۆژاوای کوردستاندا تۆی لە یەک دوکاندا ماست و دوی نە سووری نە تورکی نابینی، هەمووی لە ڕۆژاوای کوردستاندا دابینێکە. ئەوەش چییە؟ ماڵ هەیە لێرەدا تەنها یەک بزنی هەیە بۆ ئەوەی شیر و ماستی بەیانیانی خۆی نەچێت لە دوکاندا بکرێت. یانە نمونەی خەڵک لێرەدا فێر بووە بۆ خۆی بەرهەم بێنێ محتاجی خەڵک سیستەمێکی کۆمیناڵ هەیە وە کۆی کە ئێوە باسیەکەن سیستەمی کۆمیناڵ و هەرەوەزی هەیە. زۆر سپاس ئەمیر ئەحمەدی ڕۆژنامەوە، سپاس بۆ بەشداربوونی ئێوە لە ڕۆژاوای کوردستان و لەگەڵمان نابوون. بەڵێ بینەرانی هێژا لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا بە درێژی ئەوەمان بیست کە ئەمیر ئەحمەدی باسی کرد. هەڵبەت ئەمانوێ اینجا بزانین ڕۆژاوای باکووری کوردستان چی دەگوزارێن مەخابن. هەمیشە ئەوەی کە لە باکووری کوردستان با ڕۆژهەڵات ئەگوزارێت لە ماوەی ڕابردووە هەواڵی غەمگین ئەبیسرێ بەتایبەت لەبارەی کۆڵبەران و ئەو دۆخە ئابووری خراپەی دروست بووە. دوو کۆڵبەری دیکە دیسان گیانیان لەدەستدا. بە پێی ئەو زانیاریانەی بەدەست کەوتووە دوێنێ لە نزیک گوندی دزلی سەر بە سەوڵاوە ماشێنێک وەرگەڕاوە و لە ئەنجامدا دوو کۆڵبەر گیانیان لەدەستداوە و 4 کۆڵبەری دیکە بریندار بوون و گواستراونەوە بۆ نەخۆشخانەی مەریوان. زانرا کە ئەو کۆڵبەرانەی گیانیان لەدەستداوە تەمەنیان لە نێوان 26 بۆ 41 ساڵاندایە و خەڵکی ئاوایی بلچەسووری سەر بە شاری مەریوانن. شانی باسا زۆربەی دانیشتوانی ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی سیاسەتی جوداکاری کۆماری ئیسلامی ئێران و نەبوونی هەلی کار ڕوو لە کاری کۆڵبەری دەکەن و ساڵانەش سەدان کەسیان لە ئەنجامی ڕووداوی سروشتی و هەروەها بە تەقەی ڕاستەخۆی هێزە چەکدارەکانی ئێران گیان لەدەست دەدەن یا کەم ئەندام دەبن و کەلوپەلەکانیشیان بە تاڵان دەبرێ. بەڵێ بینەرانی هێژا مەخابن لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵەوە کێسا زۆترین بانگەشەش بۆ هەڵبژارنەکانە کری هەڵبژارنی سەرۆکایەتی و ئەنجومەنی شورا و شورای گوند و باژێڕەکان، بەڵام دۆخی خەڵک وەک دەبینین ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت بە پێی و زانیاریانەی هەیە. ینی هەم بێکاری زۆرە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێگا لە کار و کاسپی گیری هەڵبەت ئەمە لە چوارچێوەی سیستەم و بەڕێوەبەراتی کۆمار و سیاسەتی کۆماری ئیسلامی ئێراندایە کە وەکو گوشارێک و سیاسەتی برستیکردن بەکاردێنێ. دەچینە باشووری کوردستان بزانین لەوێ چی دەگوزارێ. بینەرانی هێژا بە پێی ئەو زانیاریانەی کە دەستکەوتون سوپای تورکیا لە باشووری کوردستان یا ڕاستتر بڵێن حکوومەتی تورکیا لە باشووری کوردستان کە لە زۆر کەس لەم دوایە لە زۆر شرۆڤەکاری سیاسی ئەبیستین کە دەڵێن باشووری کوردستان لەلایەن تورکیاوە بە تەواوی داگیر کراوە، گەیشتوتە ئەو حاڵەتەی نەک لایەنی ئابووری و سیاسی و کللتوری کە باشووری داگیر کردووە، تەنانەت ئیدی وەکو شارێکی باکووری کوردستان یا تورکیا کە داگیری کردووە بە تەواوی لێ ئەڕوانێت و کۆنتترۆل ینی بازگە و سەیتەرە دانێت لە ناو شارەکانە بۆ کۆنتترۆلکردنی ناسنامە. بزانین لە باشووری کوردستان چی ڕۆیات.
جێگەری مەڵبەندی دهۆکی یەکێتی نیشتمانی کوردستان عەلی موستەفا لە وتوێژێکدا لەگەڵ ماڵپەڕی ناوەندی هەواڵی سلێمانی SNM ڕایگەیاندووە سوپای تورکیا لە سنووری ئامێدی هێزە سیخۆڕی و سەربازیەکانی زیاد کردووە. ناوبرا وتوویەتی لە ناوچەی بامەڕنی زیاتر لە 50 تانک و زرێپۆش هەیە و تورکیا ئەو ناوچەیە بۆ هێزی پاڵپشتی کەڵکلێ وەردەگرێت. لە کانی ماسی زیاتر لە 500 سەربازی تورکیا بوونیان هەیە و بۆ بەڵاوکردنەوەی هێز بەسەر ناوچەکانی دیکەدا بەکاری دێنن. عەلی موستەفا لە درێژەی قسەکانیدا ڕایگەیاندووە سوپای تورکیا لە ناوچەکانی ئامێدی و بەرواری باڵا خاڵی پشکنینی داناوە ناسنامەی هاوڵاتیان کنترۆڵ دەکات و لە هەندێک شوێن تریش لە ترسی گەریلاکانی پەکەکە بە نەهێنی دەجوڵێنەوە. بە پێ زانیاریە خۆجێیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا جموجۆڵی بارگا سەربازیەکانی تورکیا لە ناوچەکانی باشووری کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. دەوڵەتی تورکیا لە ساڵی 1992 بە هاوکاری پارتی لە ناوچەکانی دهۆک، زاخۆ و هەولێر چەندین بارەگای ئێستخباراتی کردەوە و دواتریش لە ساڵی 1997 ئەو جێگایانەی کردە بارەگای سەربازی. لە زیاتر لە 14 ناوچەی باشووری کوردستان سوپای تورکیا بارەگای سەربازی هەیە کە زۆربیان لە سنووری پارتی دیموکراتدایە، لەگەڵ ئەوەیشدا بەدەیان کەس لە کارمەندەکانی دەستگای سیخۆڕی میت لە دهۆک و هەولێر بوونیان هەیە. هاوکات ئاشکرا بووە کە تورکیا بەنیازە وەک بارەگای سەربازی سوود لە فرۆکەخانەی کۆنی ناوچەی هەرێری سەر بە هەولێریش وەربگرێت. بەڵێ بینەرانی هێژا هەڵبەتە خەڵکی ئەو دەڤەرانە زۆر ناڕازین لەو هەبوونی ئەو هێزە تورکیانە لە ناوچەکەیان، چونکە لە ساڵی 1994 بەدواوە هەڵبەت وەک لەم راپۆرتا بوو لە 92 شاد بارگای سیخوڕی استیخباراتی لەوێ هەبووە، بەڵام لە 94 بەدواوە بارەگای سەربازی و هەبوونی ئەسکەری تورکی زۆر بووە لە باشووری کوردستان بەتایبەت کە بە بەهانەی شەڕی ناوخۆی هێنران. هەڵبەتە لەو دەڤەرا زیاتر لە پارتی دیموکراتی کوردستانی عێراق و پشتگیری دەکرێت تا پەرلەمانی هەرێمی کوردستانیش لە ساڵی 2009 بوو ئەگەر هەڵم نەوت بێت بڕیارێکی دەرکرد لە پەرلەمان کە پێویستە و هێزە بکشێنەوە ئەو باشووری کوردستان بەجێ بێڵن لە بەری کاریان لەوێ نەماوە، بەڵام ئەو بڕیارە لەلایەن حکوومەتەوە کە حکوومەتیش لەلایەن پارتیەوە دەستی بەسەرای گیراوە جێبەجێ نەکراوە و بەڵکۆ هێزەوە خۆی ماوە زیاتر لە 9 میلیۆن واژۆش کۆکرایان ناو خەڵکی باشوورە بۆەوە دەرنانی ئەو هێزانە، بەڵام واژۆکانی گویان لێ نەگیراوە. خەڵک لەو ناوچەیە بێزارە بە پێ هەوڵین لە بەردەستمانە ئێمە بۆتان بخوێنمەوە. بەرزان ئیسماعیل کە هاوڵاتی ئەو دەڤەرەیە، ینی هاوڵاتیانی شارەدەی کەڵەکچی سەر بە شارۆچکەی شێخانە پارێزگای دۆک ناڕازیان دەربڕیوە لە جێگیرکردنی سوپای تووشیان لە ناوچەکان. ئەو بەرزان ئیسماعیلە کە لەم وێنەیەدا دەیبینن و تۆتی تورکیا بەبێ ڕەزامەندی عێراق و حیزبە سیاسەکانی تری باشوور جگە لە پارتی چەکێکی زۆر ینی بەڵێ بەبێ ڕەزامەندی ئەوانە نەهاتووە یا چەکێکی زۆری سەربازی هێناوەتە خاکی عێراق و دەڤەری بادینان ئەوەشی دەیکا بە ڕەزامەندی پارتیە، بەبێ ڕەزامەندی پارتی یەک هەنگاو بۆ ناو خاکی باشوور نانێ، حکوومەتیشمان نییە تا ڕێگری لێ بکە، حکوومەتەکەی پارتیە. هەڵبەتەم هاوڵاتیە کە ناوی بەرزانە لە وەڵامی ئەوەی کە ئایا عێراق بەلاوازی هەڵوێستەکانی ڕێگای خۆشکەر بووە بۆ هێنانی سوپای تورکیا وتوێتی بەرپرسانی نیوەی حکوومەتی هەرێم کە هی پارتیە و سەرۆکی پارتی پێشوازی لە هاتنی سوپا و فڕۆکانی تورکیایان دەکەن نەک عێراق، چونکە عێراق چەندین جار لە کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاوی کردەوە کە نابێت دەوڵەتی تورکیا بەشدار بێت لە شەڕی داعشیش. سەبارەت بەو بانگەشانەی کە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی لەلایەن پارتیەوە دەکرێت، بارزان و تۆتی ئەگەر ڕاست دەکەن باشاندی خۆیان بنێرن بۆ لای ئەردۆغان و باسی دەوڵەتی کوردی بکەن تا بزانن چۆن وەڵامیان دەداتەوە. ئامانجی تووشیا دروستکردنی شەڕی ناوخۆیە لە هەرێمی کوردستان نەک پشتگیریکردنی دەوڵەتی کوردی. هەروەها شوان خالید چالاکوانی کۆمەڵی مەدەنی بە توندی ئیدانەی هێرشی تووشیا بەسەر خاکی باشووری کوردستان کرد و بە ڕۆژنی و سیوتووە تورکیا بەبێ ڕێزگرتن لە یاسا و شەهیدانی هەرێمی کوردستان سەروەری خاکی عێراق پێشێل دەکا و سەربازەکانی لە دەڤەری بادنان جێگیر دەکا. ئەم وێنەی دەبینن هەڵبەت وێنەی شوان خالیدا. هەروەها با بڵێن شوان خالی و تووشێتی سەرسوڕمانی خۆی نیشانداوە لەگەڵەوەی ئەو هەموو پێشێل کاریارەی تورکیا
هەوڵی بە ئەندامبوون لە یەکێتی ئەوروپا دەدا و توێتی دیارە تورکیا کۆمەڵکوژی ئەرمەن و کوشتن و بڕێنی گەلی کوردی لابیر کردووە. ئەگەر تەلەفۆن ئامادە بێ هەوڵین تەلەفۆن وەرگین ئەگەر ئامادە نەبێت دەمانوێت بڕۆین لەسەر ئەو هۆڵانی دیکە بزانین لە بە شووری کوردستان جگە لەو ئەوەی کە باسمان کرد چیتر دەگوزارێت کۆمەڵکوژی هەولێر کە یەک لەو کۆمەڵکوژیانە بوو کە لە ساڵی 1970 لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەنجام درراو ژمارەیەک زۆر لە لایەنگران و گەریلای زیاتر نەخۆش و بریناری پەکەکە لە هەولێر کۆمەڵکوش کران لەسەر دەستی پارتی وەکو کە خەڵک و بنەماڵەکانیان دەڵێن بە ئۆپەراسیۆنێکی هاوبەشی سوپای تورکیا و پارتی بوو بە ئیتفاقێکی هاوبەش پلانێک ئەو خەڵکان لە هەولێر کۆمەڵکوش کرد کە نزیکی 100 کەس دەکا. ئێستا کە سوکاری کۆمەڵکوژەکانی هەولێر داوای لێپرسینەوە لە پارتی دەکەن بە پێی هەواڵی هەیە. لێرەدا باز دەکرێت ئەم دوو وێنەی کە ئەیبینن لەسەر شاشە من پێشانتانە وێنەی دوو کەس لە بنەماڵەی ئەو گیان بەخت کردوانەیە کە لە هەولێر کۆمەڵکوش کراون. سەوزە عەبدوڵڵا کوردە کە خوشکی یەکێک لە بێسەر و شوێنەکانی کۆمەڵکوژی هەولێرە بە ناوی ئیسماعیل عەبدوڵڵا کوردە کە بە ئارام ناسراوبوو بە ڕۆژنی و سیوتووە پێویستە بکەرانی ئەم تاوانان بدرێن لە دادگا و پێویستە ئەم تاوانە ڕوون بکرێتەوە شوێنی بە خاکسپاردنی شەهیدەکانمان دیاری بکرێ وتوشێتی پارتی دیموکرات وا خۆی نیشان دەدا کە هیچ تاوانێکی ئەنجام نەداوە تاکو ئێستا شەهیدەکانمانی پێشان نەداوین و تەنانەت ڕێگەش نادا داوای شوێنی بە خاکسپاردنی شەهیدەکانمان بکەین بەردەوام کار بۆ پەردەپۆشکردنی ئەم تاوانە دەکات. هەروەها سەوزە داواکار بووە کە گۆڕستانێکی ڕەمزی بە ئەو شەیدانە وەک سیمبوڵێ دروست بکرێت بۆ ئەوی بۆ مێژوو ون نەبوون. هەروەها غەریب محەممەد برای یەکی لە ڕۆژنامەوانەکانی ڕۆژنامەی وڵاتە بەناوی ئازاد هەڵبەتە لەو کۆمەڵکوژیا کۆمەڵی ڕۆژنامەوانیش لەلایەن پارتی و تورکیا و بە هاوبەشی کە ئۆپەراسیۆنە ئەنجامدا کۆمەڵکوش کران ئەوش وتوێتی براکەم زۆر حەزی لە خوێندنەوە بوو زۆر کتێبی دەخوێنەوە حەزی نووسینی شعر بوو دوایەوەی کە ئامادەی پیشە سازی تەواو کرد لەگەڵ هەواڵانی پەک لەناو شار کاری دەکرد پاشان بۆ ماوەیەک چووە شاخ دواتر گەڕاوەتەوە هەولێر و لە ڕۆژنامەی وڵات کاری ڕۆژنامە نووسی دەکرد دەژڵێت پێش ئەوەی کارەساتەکەی هەولێر ڕووبدا ئێمە دەمانزین لە هەولێرە چونکە چەندجارێ بەکاری ڕۆژنامە نووسی هاتە سلێمانی و سەردانی کردین کاتێ پارتی سیوەکی ئاب بە هاوکاری سوپای عێراق هەولێر داگیر کە ئەوان هەر لە هەولێرمانەوە دوای ماوەیەکی کەم پارتی پەرلەمانی بارگای ڕۆژنامەی وڵات و بارگای میزۆپۆتامیا و ئیتر ئێمە لە دوای ئەوە هەواڵی نازانی. بەڵێ ئەو غەریب دەڵێ ئێمە هەتا ئێستا نازانین چی بەسەر هاتووە لە دوای ڕووداوەکە ئێمە چوینە هەولێر هەر کەسێکمان دەپرسی دەیانوت لا ئێمە نییە هەرچی هەوڵماندا بێسوود بووە. ئەڵبەتە بینەرانی هێژا لە کۆتاییدا وتۆتی ئێمە هەتا ئێستا هەر چاوەڕوانی هەواڵین بزانین بەڵام پێمان وانە کە مابێ لە بەرەوەی لە ساڵی 1970 بەدواوە هیچ هەواڵی نییە بەڵام پرسەشمان بۆ دانناوە لە بەرەوەی کە چاوەڕوانی هەواڵی تا بزانین لە بارەوە بەڵێ بینەران ێژا ئەوە داخوازی بنەماڵی ئەو کێسانە بوون کە لە هەولێر کۆمەڵکوش کرابوون ئێمە لە باکووری کوردستان و دیمەنێکمان بۆ ئامادە کردوون ئەمانەوەی ئەو دیمەنە ببینین لە باکووری کوردستان وەکو لەگەڵ بەڕێز عومەر ئۆنانیش باسمان کرد ژمارێکی زۆر لەوانەی کە ئەوەی دەستگیر کراون دەستگیر کراون لایەن ئەقەپەوەی دەستگیریش نەکراون زۆرێک لە فەرمانبەر و مامۆستایانی کورد و هەتا تورکە ئازادی خوازەکانیش لە کار دەرکراون بە کۆمەڵە بەهانەیە کە ئاکەپا با بڵێن حکوومەتەکەی ئەردۆغان خۆی بۆی دۆزیونەتەوە بەڵام ئەوە کاریگەری ئابووریشی دروست کردووە منداڵێک باوکی کە کارمەندێک بووە لە دایرە فەرمانگە حکوومیەکان لە کار دەرکراوە ئێستا ناچار بۆی کە بژەی ماڵیان دابین بکەن بەیەکەوە هەموو کار دەکەن مناڵەکە سمیت یان جۆرە چۆرەکێک لەناو خەڵک ئافرۆشەی دیمەنێکمان ئامادە کرد و بزانین مناڵەکە چێڵێ بابim na. Belediye kavim hastari iş terkasım. Esbiyatı derkavim simita ivari derim şarkıya da bejim. Evvari geçma xodakan. Merhaba diye çıkardık. Sulamacı bu. Ka fiska çidker. Tamir dikir, sulama dikir. Ere. Ne çıktı babettin? Na şoğlayım. Tu ten maliyedin eri. Ere. Xwazim her mektebi. Dixwazim jî ama carkî jî naxwazim. Bes e navê çû em jî alîkariya xwe bavê xwe bikin. Ça bêjim. Em jî alîkariya diya xwe bikin.
لقام شلا دل براتی مسوگی جا دستی رو جدان برین نرم بنانوکا تدریجا برخی داری کنه دنگی چیایا موتن تانا برین ناره هلی سر میره خوزا کامن برا بابیم تکف ایش و کار باشقا تشکی نخوازمش بەڵێ بینەرانی ێشا ئەمە دوایین بابەت بوو بینیمان منداڵێک لە باکووری کوردستان بەهۆی ئەوەی کە باوکی لە کار دەرکراوە لەلایەن ئاکەپە و بە فەرمانی ئەردۆغان ناچار بووە کە مەکتەبەکەی وەلا بنێ و لە بازارە دەستفرۆشی بکە. سپاس بۆ ئێوە بینەرانی ێژا تا کۆتایی بەرنامە لەگەڵمان نابوون لە شاد و خۆشیتان.